ئاڵا ڕەمزی هەر نەتەوەیەکە بۆ ناساندنی نەتەوەکەی و بەرزکردنەوەی شکۆی گەلەکەی. بەڵام لە هەرێمی کوردستان چاودێرانی سیاسی دەڵێن بەهۆی ئەوەی جووت حیزبی دەسەڵاتداری هەرێم ئاڵا و ڕەمز و بۆنە نیشتیمانیەکانیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردەهێن و لە ژێر سایەی ئەو ئاڵایەدا تاڵانی و دزی و گەندەڵی و خەڵک کوشتن هەیە. هاوڵاتیان خۆشەویستیان بۆ ئاڵای کوردستان زۆر کەم بۆتەوە. جاران خەڵک بە شێوەیەکی گشتی لە ڕوانگەی نەتەوەیەوە زۆر دڵسۆز و متەحەمیز بوو بەرامبەر بە ینی دەسەڵاتی هەرێمی کوردستان، بەرامبەر بە خەباتی ڕابردوو، بەرامبەر بە حزبەکان. بەڵام لە سۆنگەی ئەو حکومڕانیە سلبیەی کە ساڵەهای ساڵە لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان دەیکەن، خەڵک ئێستا بێدار بۆتەوە، ینی نەفرەت لە زۆر شتی خۆی دەکاتن لە جیاتی ئەوەی کە شانازی پێوە بکە بەڕاستی ینی هەستی نەتەوایەتی کەس بووە و گیانی قوربانیدانی لە پێناو گەل و نەتەوەش تەنانەت کەس بووە. ئەویش لە سۆنگەی ئەوەیە کە دەبینی ینی لایەنە دەسەڵاتدارەکان تا ڕادەیەکی زۆر ینی بازرگانی بە خەبات و شۆرشی ڕابردوویانەوە دەکەن و لە حکومڕانیشدا ساقیت بووین. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ئەوەی لە هەرێم دەگوزارێت لە پاڵ شکۆی شکاندنی تاکی کووردا شکاندنی شکۆی ئاڵاشە. لەبەر ئەوە حکومڕانی هەرێم نەتەوەیی و نیشتیمان دۆستی نییە، تەنها بەرژەوەندی حیزب و بنەماڵە لەبەرچاو دەگرێت. ئاڵای کوردستان مۆرچی لایەنێکی سیاسی یاخود ئەمانە نیە. ئاڵای کوردستان ڕەمزی نەتەوەیەکەویش نەتەوەی کووردە. بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کوردیدا لە ژێر ئەم ئاڵایەدا سەودا بە خاک و با بڵین ڕەمزە نەتەوایەتیەکانی کورد کراوە لەلایەک. لەلایەکی دیکەوە لە ژێر ئەم ئاڵایەوە گەندەڵی و با بڵین بێ سیستەمی و حکومڕانیەکی خراپ کراوە. لە کاتێکدا ئەم ئاڵایە کۆمەڵێک پەیامی جوانی لەگەڵ خۆی هەر با بڵین ڕەنگەکانی تەعبیرە لە کۆمەڵێک ڕەمز و پەیامی گرنگی تێدا. ماندێلا ڕووی ڕەشی ڕەشپێستەکانی سپی کردەوە. ینی بەڵام ئەو بەرپرسانەی ئێمە بە ناوی کوردایەتیەوە کوردایەتیشیان لەبیر بردینەوە بەداخەوە. ئەم ئاڵایە ئاڵا و هێما و سیمبولی خەبات و قوربانیدان و پێناسەی نیشتیمانی گەلەکەمانە. ڕەنگی سوور لە ئاڵای کوردستان واتە ڕێزگرتن لە شەهیدان، بەڵام کە سوکاری شەهیدان ئەو مافەی کە خۆشیان بۆیان داناون پێیان نادەن. سپیەکەشی نیشانەی ئاشتی و ئارامی و ئاساییشە، بەڵام تەنها لەم مانگەدا و لە خۆپیشاندانەکاندا 6 گەنجی بێتاوان شەهید کراون. زەردیش نیشانەی خەبات و تێکۆشانە، بەڵام لە هەرێمدا ئەوانەی خەباتیان کردووە پشتگوێ خراون و ئەوانەشی جاش و جاسوس بوون بە پلەی جیاجیا لە هەرێمی کوردستان خانەنشین کراون. ڕەنگی سەوزیش نیشانەی بەهاری ڕەنجینە، بەڵام حکوومەتی هەرێم بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە بەهار و وەرزی زستانی لە موچەخۆران تێکەڵ کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.